خاتو عائشة بومان يجريت وخيزاني في غمر صلى الله عليه وسلم ودايك إيمان داران خالد الرازي أفرمي قالت كان رسول الله صلى الله عليه وسلم يصوم حتى نقول لا يفطر ويفطر حتى نقول لا يصوم ديارك وملا خلق يكهب لزماني في غمر صلى الله عليه وسلم حزيان لزيادة الروي أكرد وكل زماني خماني شاهية حزيان لزيادة الروي أكرد برسياري أنا كرد في غمري خواه صلى الله عليه وسلم چون روجوی گرتووە چون نوێژی کردووە ئەمانیانەوە ئەوە پێغەمبەر خوا لە گوناحی پاش و پێشی خۆش بووە هەنێکیان بوو بڕیارێدا ئەیوت ئیتر هەموو ڕۆژانی ژیانم من هەمە ڕۆژوو ئیتر ڕۆژووەگرم هەنێکیان ئەیوت من ناخەوم هەر لە ئێوارەوە حتا بەیانی شەو نوێژیەکەم دیارە ئەم زیادە ڕەویانە لە ئیسلامان نیە ئیسلام دین و دنیایە ئیسلام دین و دنیایە واتە عیبادەتەکانت پەرستشەکانت ئەبێ بەو شێوازە بێ کە خوا و پێغەمبەری خوا خۆشیانەوێ بەڵام وەلا تەنسە نەصیبەکە من الدنیا بەڵام نابێت دنیاش ئیهمال بکەیت ئەم دنیایە هەدەفی دووهەمی تۆیە یەکەم هەدەف یەکەم ئامانج لە دروستکردنی مرۆڤ پەرستنی خوایە دووهەم ئامانج لە دروستکردنی مرۆڤ ئاوەدانکردنەوەی سەر زەویە تعمیرکردنی زەویە بەڵام بەو شێوازەی کە خوا ئەیەوێ زۆر مهمە ئەم قسە کەوابوو ئێمە ئەبێت توازن بپارێزین خاتو عائشە وەڵامیان نەداتەوە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جاری وا هەبووە وەڵامی ئەو کەسانە داتەوە کە زیادە ڕەوی ئەکەن کە هەر خەریکی شەونێژی و هەر خەریکی ڕۆژوگرتنن ئەمە وەو شێوە نابێ بەڵکو کاسبی ئەبێ ئینسان بیکە عیبادەت کاسبیش عیبادەتە بەڕێوەبردنی ماڵ و مناڵ سەرپەرشتیکردنی خەڵک چاکەکردن لەسەر زەویە پێکەنین بەدەمی خەڵکەوە یارمەتیدانی خەڵکی کڕین و فرۆشتنی حەڵاڵ و هەموو جۆر حتا سیاسەت بەڕێوەبردنی وڵات ئەمە عیبادەتە بەڵام بەو شێوازی کە خوا ئەیەوێ کەوابوو سیاسەتێکی باش عیبادەتە هەموو شتی ئەمانە عیبادەتە بۆیە لادان تۆ بێژی وەڵام من بەس دەست بە قیامەت وەگرم دنیا ئیهمالەکەم شتی وان نییە لە ئیسلامە گردنی دنیاش و قیامەت ئیهمالکە شتی وایش نییە کەوابوو دنیا و قیامەت بەیەک و ئەبەسرێ بۆیە خاتو عایشە ئەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوەندە ڕۆژووی ئەگرت ئێمە ئەمانوت ئیتر پێغەمبەر صلی الله علیه وسلم بەردەوام ها بە ڕۆژوو ئیتر جاری واش هەبوو ماوەیەک ڕۆژووی نەئەگرت یعنی قەزی ڕۆژووی سونەت یعنی ماوەیەک نەیەگرت ئێمە ئەمانوت ئیتر ڕۆژوو ناگرێ ڕۆژووی سونەت یعنی جار وا بووە گرتوێتی جاری واش بۆ نەیکردووە شەو نوێژی جاری وا بووە پێغەمبەر صلی الله علیه وسلم کردوێتی جاری واش هەبووە نەیکردووە جار وا بووە هەر لە بەیانی هەر لە ئێوارە حتا بەیانی شەو نوێژی کردووە جاری واش هەبووە شەوێک چەند ڕکاتێکی کردووە و خەوتووە یعنی شتەکان بەپێی پێویست بەپێی ئەوەی کە لاشت قبولێکە بەپێی ئەوەی کەوا دنیا و دینیش ئیهمال نەکەی جاء فرمي خاتو عائشة لو حديثا أفرمي وما رأيت رسول الله صلى الله عليه وسلم استكمل شهرا قط إلا رمضان قط نبيني وبيغمر صلى الله عليه وسلم مانيك حر لأولي حتى آخري بالرجو بيتيا إلا رمضان نبي هر لأول روجي حتى آخر روجي أو مانيا بالرجو بي إلا رمضان نبي بيغمر صلى الله عليه وسلم بس رمضان هم يأجرت أفرمي وهيج وما رأيته في شيء أكثر منه صياما كما في شعبان ونشم بيني وبيغمر صلى الله عليه وسلم هيج مانيا أو أنا الرجو تابقري وكل ماني شعبان نبي كإمنا وما ناوى كل مان يعني أماني شعبان بيغمر إخوة صلى الله عليه وسلم لحمو ما أن كان زيادة الرجو تيا أقرت همين أقرت بلام لهمو زيادة أقرت جقل رمضان طبعا رمضان همو أقرت بس شعبان بيغمر إخوة صلى الله عليه وسلم رجو زور تيا أقرت حتى عليه وامن أزاني قشتي أقري أو أنا أيقرت وهو كاركشي بو أوا قررته أسامة كري زيد بو معنى قررته والصحابي في غمر صلى الله عليه وسلم أفهمني قلت يا رسول الله لم أرك تصوم في شهر من الشهور ما تصوم في شعبان وتم أي في غمر إخوة نمبيني وحيش ماني أولي طبعا جقل رمضان وكو باس مان كرت هيش ماني أولي شعبان روجو بقري بو أولا شعبان الروجو أقري في غمر إخوة صلى الله عليه وسلم فرموي ذلك شهر يغفل الناس عنه بين رجب ورمضان أفرمي أو مانيك زور كزلي بآقاء به غير نزيكي رمضان أبيتوا للرجب كوتايأتي وأمجان نزيكي رمضان أبيتوا زور كسلو بينا بآقاء به للرجو قرتن جاء عبادتك زور أجري هيكاتي خلق كم بيكا خوش يسكانم أملا منور بقرن ئەگەر ئەتانەوێ خێوێ زۆرتان دەستکەوێت دائیمەن عیبادەتیە بکەن
کە خەڵک لیبی ئاگایە. بۆ نمونە یعنی شەونێژی زۆربەی خەڵک نایکە، بۆیە ئەجرەکەی گەورەیە کە تو هەڵسی شەوان چەند ڕکاتی نوێژ بکەیت، چونکە خەڵک زۆر لیبی ئاگایە. هەروەها سیرکە لە ناو خەڵکە هەر کارێکی خێر زانیت خەڵکەم ئەیکا و خێرێکی گەورەشی تایە، ئەجرەکەی گەورەیە بەڵام خەڵکەم ئەیکا، تو ئەوە بکە ئەجرەکەت زۆر گەورە ئەبێ. هەم زیندوکردنەوەی سنەتێکە، هەمیش کارێکەکەی کە خەڵک نایکە. وهروها پێغەمبەر فەرمووی وهو شهر ترفع فيه الأعمال إلى رب العالمين فأحب أن يرفع عملي وأنا صائم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ولا ساڵەکانیشە عملی ئەو ساڵە لە مانگی شەعبانە بەرزە بێتەوە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەمە مانگێکە عملی تیا بەرزە بێتەوە، بۆ لای خوا حەز ئەکەم کاتێک عملەکانم بەرزە بێتەوە من بە ڕۆژوو بم. جا لە دەستی خۆتانی مەدەن، خوای گەورە لە گوناحی گشتمان خۆش